بنەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێ خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە هەموو لایەکتان لەش ساغ و تەندروستیکی باشتان هەبێ. خۆشەویستان هەروەک هەمیشە چەبڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لەسەر هەریەکان ئاماژەی پێدەدەین و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تایبەتە بە ڕۆژی گیانی هۆشیاری مین. ڕۆژی گیانی هۆشیاری مین کە ئەم ڕۆژە لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکانەوە لە 8/12/2025 بڕیاری ئەوە درا کە ڕۆژێک دەستنیشان بکرێ بۆ ڕۆژی گیانی هۆشیاری مین کە ئەویش 4 نیسان دەستنیشان کراوە لە ساڵی 2006ەوە هەتا ئێستا ساڵانە لەم ڕۆژەدا چەندین چالاکی جۆرا و جۆر و چەندین هەڵمەت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر میندا ئەنجام دەدرێن. ئەجا هەڵبەتە کە هەرێمی کوردستانیش یەکێکە لەو ناوچانەی کە ژمارەیەکی زۆر مینی لێ چێنراوە بەهۆی ئەو ڕژێمەیەک لە دواییەکانەی عێراق و لە کۆتاییشدا یاخود لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی هاتنی داعشەوانە یا بڵێ شەڕی داعشەوانە جارێکی تر بۆ هۆکاری ئەوەی کە ژمارەی مینەکان لە هەرێمی کوردستاندا زیاد بکات. اینجا ئەمڕۆ باز لە داتا و ئامارەکان دەکەین زانین داتا و ئامارەکان چیمان پێ دەڵێن تا چەند توانراوە خاکی هەرێمی کوردستان پا بکرێتەوە چەنی پاکراوەتەوە و چەنی ماوەتەوە ژمارەی قوربانیانی مین لە هەرێمی کوردستاندا چۆنە و چەندە لە هەمان کاتدا باز لە ماف و امتیازاتەکانی پیشەوەرانی مین دەکەین لە هەرێمی کوردستاندا بزانین ماف و امتیازاتەکانیان چییە چیان بۆ کراوە و پێویستە چیان بۆ بکرێت. گفتوگوی زیاتری بابەتەکان دەکەین لەگەڵ محسین عەبدولکەریم کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کاروباری مینن لە سلێمانی لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادێ و ئاکۆ عەزیز کە بەڕێزیان بەڕێوەبەری هۆشیارکردنەوە لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری هونەری لە دەستگای مین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک محسین سڵاو لێبێت بەیانیت باش و کاک ئاکۆ جەنابیشتان سڵاوتان لێبێت بەیانیتان باش. سپاس بۆ ئەم دەرفەتە. کاک محسین زۆر سپاس. سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئەگەر بکرێت هەرچەند زانیمان مێژووی دیاریکردنی ڕۆژە جیهانەکەمان زانی بەڵام مێژووی بوونی مین لە هەرێمی کوردستاندا بۆ کەی دەگەڕێتەوە و ئەو هۆکارانەی کە وای کردووە خاکی کوردستان مین ڕێژ بکرێ و کارەکەی بۆ چێ گەڕێتەوە. دەستان خۆش سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان کە ساڵانە لەم ڕۆژە و بەردەوامیش پەیامەکانمان پەیامی هۆشیاری گەیەنێتە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان. دیارە مێژووی مین بێگومان حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق کە حکمیان کردووە بەردەوام هەوڵیان ناوە بۆ قەتڵ و عامکردنی میلەتی کورد و بەردەوام میلەتی کوردیان چەوسانەوە بۆ ئەی نەگەین بە مافەکانی خۆمان و ئەنواع و ئەشکال هۆکاریان بەکارهێناوە بۆ قەتڵ و عامکردنی گەلی کوردمان. یەکێک لەو هۆکارانەی کە بەکاریان هێناوە بۆ قەتڵ و عامکردنی ئەم میلەتە مین و تەقەمەنی بووە. بێگومان مێژووی مین لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 60ەکان 1960ەکان و دوای 60ەکان دوای ئەوەی شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد دەستی پێکرد. ڕژێمی عێراقی ئەو سەردەما هەستا بە یەکێک لەو هۆکارانی کە بەکاری هێنا لە بەرامبەر قەتڵ و عامکردنی گەلی کورد و لە بەرامبەر لە ناوبردنی میلەتەکەمان مین و تەقەمانی بووە کە بەکارهێناوە مین بووە یەکێک لەو هۆکارانە. پاشان قۆناغی دوای ئەو لە شەڕی 8 ساڵەی ئێران عێراق دوای ئەوەی کە شەڕێکی شەڕ دروست بوو لە نێوان هەردوو وڵات ئێران و عێراق مینێکی زۆر عینەشت بە تایبەتی لە ناوچە سنوورەکان چێنرا و پشتی شێریش لەو مینانە بەداخەوە بەر سنووری پارێزگای سلێمانی کەوت لەبەرەوەی هێڵی تەماسمان لەگەڵ وڵاتی ئێرانە هێڵێکی درێژ بوو سنووری ئاو سنوور بووین لەگەڵ ئێرانە بۆ مەسافەیەکی زۆر. ئەمەش قۆناغی دووەم. قۆناغی سێم لە قۆناغی شاڵاوی ئەنفالی بەدناوی کە بەرامبەر بە میلەتەکەمان کراو بۆ هۆی ئەنفالکردنی 182,000 هاوڵاتی کوردی بێدیفاعی بێتاوان دوای ئەوەی کە گوندەکان گوندنشینەکانیان ئەنفالە کرد گوندەکانیان شوێنی سەرچاوەیکانی و ئاوەکان چواردەوری گوندەکان مەسەلەن زەویێ کشت و کاڵەکان ئەم شوێنانیان مین ڕێژ ئەکرد لەبەر ئەوەی کە هێزی پێشمەرگە گەر جم و جوڵێکی هەبێ نەتوانێت جم و جوڵ کا لەو سنوورا و بە تەواوەتی جوڵەی هێزی پێشمەرگەش لەو سنوورانە ببڕن. تقریبا بەم سێ قۆناغا زۆرترین مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستان چێنراکە مەزەنە ئەکرێ بە 7 ملیۆن مین لە هەرێمی کوردستان لە تەواوی هەرێمی کوردستان. ئەگەر سلێمانی بەتەنیا وەربگرین ئەگەر سلێمانی وەرگین پشتی شێر بەداخەوە لەو 7 ملیۆن مینەیە بەر سنووری پارێزگای سلێمانی ئەکەوێ. ئەگەر باسی ڕووبەرەکەی بکەین مەسەلەن ڕووبەری پیسبوو لە ناوچەی
پارێزگای سلێمانیا کە باسی پارێزگای سلێمانیەکەم بێگومان لە منطقەی ناوشوان و تەقتەق و بۆ هەموو ئیدارەی ڕاپەڕین و بۆ قایمقامێتی قەزای دوکان و قایمقامێتی قەزای ماوەت شار باژێر قایمقامێتی قەزای پێنجێن و هەموو پارێزگای هەڵەبجە هەتاکو قایمقامێتی قەزای قەرداخون قایمقامێتی چەمچەماڵ و نزیکی با بڵین دەربەندیخانیش ئەمە سنووری کار و چالاکی ئێمە لەم سنووری کە باسەکەین نزیکەی 234 میلیۆن متر مربع پیس بووە بە مین و تەقەمەی لە ڕووی پاکردنیان پرۆسی پاکردنەوە ئێستا لە چه قۆناغێکدا ئەگەر هەرێمی کوردستانت لابێ هەرێمی کوردستان بەگشتی و ئەگەر سلێمانیشت لابێ بە تایبەت سلێمانی چەندێکەوە بەڕێستانکو کاروباری مین لە سلێمانی بەڵێ دیارە ئەو سنوورەی کە من باسم لێەوە کرد ئێمە لەو سنوورەی کە کارمان کردووە تقریبا بەپێی ئەو کارانەی کە کراوە بەهێزی ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ڕێکخراوە ناوخۆیەکان و با بڵێن بەڕێبەراتی گشتی کاروباری مین خۆمان وەک بەڕێبەراتی گشتی کاروباری مین بەم هەموو هێزەوە ماوەیەک لەو سەردەمەی کە میزانی هەبوو تەخسیس هەبوو بەکاری تەندەنینیش کارمانەکرد کۆمەڵە کۆمپانیای نێودەوڵەتی و ناوخۆیش کاریان تیاکرد لەم سنوورە نزیکەی 85 میلیۆن متر مربع پاکراوەوە کە نزیکەی کاتە یەک لەسەر سێی ئەو ڕووبەرە وە کۆمەڵە هۆکاریشمان هەیە بۆەوە بەداخەوە ئەم ساڵانەی دوای یەکێک لە گرفتە هەرە گەورەکانمان با بڵین کۆڤید-19 کە بۆ هەموو عالم با بڵین بەڵایەک بوو پەتایەک بوو زۆربەی زۆری چالاکیەکانی وەستانین کەرەنتینەیەکی زۆر بۆ ئەو ماوە زۆرە پاشان یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی ئێمە ماسەلەن ئەو تیمانەمان کە کاریانەکردنەوە چونە سەر چێڵگەمینەکان بە ئۆتۆمبیلی گرێبەست کاریانەکرد دوای ئەوەی کە قەیرانی دارایی ڕووی کردە هەرێم و حکوومەتی مەرکەزی لە جاتی هاوکارمان بێ و پشتیوانمان بێ بزات بۆ کاری ئێمە کە کارێکی سرف مرۆیە ئەو قەیرانە دارایی کە ڕوبەڕووی هەرێم بۆ لێی ئێمەش لێ بێبەش نەبووین تەسیرێکی زۆر ڕاستەوخۆی کردە سەرمان کە بۆ هۆی نوێنەکردنەوەی گرێبەستی ئۆتۆمبیلەکانمان کە تیمەکانی بردە سەر چێڵگەمینەکان لەبەرەوە ئەوە ژێشێک بوو لە کاک محسین ئاماژت بۆدا کە ژماری مینەکان لە سەر ئاسیێرەمی کوردستان و سەر ئاسی پارێزگاکان لە سلێمانی زۆرترە بەڵام لە ڕووی ژماری قوربانیەکانەوە سلێمانی چۆنە بە بەراورد لە پارێزگاکانی بەڵێ دیار بە پێی و داتایانەی هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان نزیکەی 13500 بەرکەوتوی مین هەیە پشتی شێریش لەم بەرکەوتوانە بەر سنووری پارێزگای سلێمانی کەوت ئەمەیان بۆچی هۆکارەکە هەر ئەگەڕێتەوە بۆی کە زۆری ناوچە پیس بووی مین و زۆری با بڵێن ئەو مینانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی چێنراوە ئەوە هۆکارەکەیتی نزیکەی 1550 بەرکەوتوی مینمان هەیە ئێمە لەم 1550 1500 کەسیان کەم ئەندام بوون یعنی هەیە دەستێکی قاچێکی هەردوو دەستی هەردوو قاچی هەردوو چاوی هەمانە 1500 با بڵێن کەم ئەندامون 6050 کەسی شەهید بوون ینی بۆتە شەهید بوونیان بەڵام ئێمە لە ڕێگەی تیمەکانی هوشیاریمانەوە کە دەستخۆشیان لێکەم ئێمە بەڕێبەراتێکمان هەیە لە پارێزگای سلێمانی بەڕێبەراتی هۆشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی توانیومانە هەم ئێمە شۆم ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش توانیومانە کە ئاستی ئەو قوربانیانە لەم ساڵانەی دوایە تا نزیکی سفر بکەینەوە تقریبا ئەم بەڕێبەراتی هوشیاری مینەی ئێمە نزیکەی 2600 خول و سەردان و بەسەرکردنەوەی لەگەڵ خولی هاوێنیان بۆ کۆمەڵی فیئە کردوتەوە بەم خولانە نزیکەی 165000 کەس لی سوودمەند بووە بەپی ئامارەکان کاکمەسین 2021 ڕێژی قوربانیان بەرزتر نییە لە بەراورد بە 2020 پێشتر طبعا کۆمەڵێک هۆکارە بۆیەکی لە هۆکارانە ئێمە مەسەلەن هۆکارەکە ئەوەیە ئێمە باسی تەوعیەکەین باسی هۆشیارکردنەوەکەین ئێمە کۆڤید-19 کە دروست بوو زۆربەی زۆری چالاکیەکانی ڕاوەستانین کەرنتینەی عام ڕاگیرا دەوام ڕاوەستا تیمەکانمان ئێمەیان توانی دەربچن بۆ سەرجەم ناوچەکان بە بەردەوامی هۆشیارکردنەوە بکەن و پەیامەکانیان بگەێنن ئەمە یەکێک بوو لە هۆکار ڕئیسیەکانی و کۆمەڵی خەڵک بەداخەوە مەسەلەن ئێمە سەرڕایەوەی کە تەوعیەکەشیان پێگەیان پەیامەکانیشان پێگات زۆر گوێ نادن یعنی لاموبالاتن ئیهمالن لەو بەداخەوە لەو بوارەیە ئەمە هۆکاری ئەوە بووە کە لە 2020 مەسەلەن تقریبا پێم وابێ 5 قوربانیمان هەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە ئەمە ژێکێک لەو هۆکارانی مەسەلەن یەکێک لەوانەی کە چووە بۆ گژوجای بەهارە چۆتە کۆمەڵ ئەو ناوچانەوە کە ئێمە پێشتر تەوعیەمان لەسەر کردووە ئەو سنوورەمان چەندین جار ئاگادار کردەوە بۆ خۆش تازانی مەسەلەن عملی وشارکردنەوە عملیە کە ئینسان لە نسیانەوەتە لە بیرچوونەوە هەیە دائیمەن بە بەردەوامی بێت و ئەم پرۆسەیە بەردەوام بێ ساڵانە مانگانە
ئێمە ئەومان کرد لەبەرەوە خولمان بۆ ئەنواع و ئەشکاڵ فیئە کردێتەوە پۆلیسی دارستان ئاسایش مەسەلەن مامۆستایانی ئاینی بۆی ئەوانش لە مینبەرەکانەوە بیگەێنن مامۆستایانی قوتابخانەکان ئەوانەمان هەمووی کردەوە ڕێگەیان دواتە درێژە بە گفتوگەکانمانەیەن کاگواسی ئەچمە لای کاک ئاکۆ دووبارە سڵاو لێبێ ئەگەر باسێک لەوە بکەین کە ئایا ئاستی هۆشیاری تاکی کۆمەڵگای کوردی چۆنە لە بەرامبەر مینداوە ئێوە وەکو بەڕێوەبەری هۆشیارکردنەوە چیتان کردووە بۆی کە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە لە بەرامبەر مین لەو ناوچانەی کە بوونی هەیە؟ کاک ئاکۆ گوێبیستی دەنگی منی دەنگت خەتا بوو کاک ئاکۆ گوێت لێ مێستا؟ بەڵێ کاک ئاکۆ سڵاو لێ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتە کە بۆتان ڕەخساندون بۆ ئەوەی دەربارەی بەڵێ زۆر سپاس کاکۆگە پرسیارەکەم دووبارەکەمەوە ئایا ئاستی هۆشیاری تاک چۆنە لە بەرامبەر مینداوە ئێوە وەکو بەڕێوەبەری هۆشیاری یاوەکو لایەنی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان چۆن هاوڵاتیان ئاگادارەکەنەوە چۆن هاوڵاتیان هۆشیار دەکەنەوە لە بەرامبەر بوونی میندا لەو ناوچانەی کە بۆم ڕێژکراون یاخود من ڕێژن؟ بەڵێ بەنسبەت کار و ساڵاتچەکانی بەڕێبراتی هوشیارکردنەوە لە دەستگای گشتی کاروباری مین ئێمە بە ڕێگای ڕاستەوخۆ لە ڕێگای تیمەکانمان کە سەردانی گوند و ناوچەمی ڕشکاوەکان دەکەن هاوڵەتیان هوشیار دەکەنەوە بە هەموو چین و توێژەکان و هەرچەندە لەو ساڵانەی ڕابردوو بڵێن بەهۆی پەتای کۆڤید و هەروەها بوونی قەیرانی دارایی و کێشەی دابینکردنی هۆیەکانی گواستنەوە بۆ فەرمانبەران و کارمەندەکانمان وەکو پێویست نەمانتوانیوە سەردانی هەموو کۆمەڵگاکان بکەین یاخود چەند جار سەردانیان بکەین بەڵام هەمە هەنگی لەگەڵ ڕێکخراوەکان تا ڕادەیەک توانیومانە ئەو بۆشایەکەوە دروست بوو بۆشایەکە پڕ بکەینەوە و هەروەها جگە لە سەردانی ڕاستەوخۆ ئێمە لە ڕێگای سۆشیال میدیاوە هەوڵمان داوە کە هەموو ئەوانی کە سۆشیال میدیا بەکاردێنن بە مینبەرە جیاوازەکانیان بڵێن لە فێسبووکە یاخود ئینستاگرامە یان تێلگرامە ئێمە هەوڵمان داوە و پەیام و ڕێنمایی هوشیارکردنەوەمان بڵاو کردوێتەوە بۆ ئەوانی کە سۆشیال میدیا بەکاردێنن و هەروەها ئێمە خۆشبەختانە لە ڕێگای چاودێرانی سەلامەت کە ئێمە پێشتر ڕاهێنانمان پێکردوون کە ئەوان خۆیان خەڵکی گوندەکانن لە ڕێگای ئەوانەوە توانیومانە کە هەو هاوڵاتیانەی کە بنێن نزیکن لە ناوچەمی ڕشراوەکان یاخود کاریگەری مین و تەقەمەنیان لەسەرا هوشیار بکرێنەوە کە ئێمە لێرەدا سوپاسی ئەو چاودێرە سەلامەتیانەکەن کەەوە ڕۆلی کاریگەریان هەبووە لەو بوارەدا و تاکو ئێستاکەش بەردەوامن لەگەڵ ئێمە بە خۆبەخشانەش ئەو کاریان کردووە. بەڵێ کاک ئاکۆ ئاماژەت بەوە تا کە هەماهەنگێکی باشتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان خەڵکێک بڵێ بڵێ کاک ئاکۆ ئاماژەت بۆدا کە هەماهەنگێکی باشتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکاندا بەڵام ئەمێ ئەوە بپرسم بە تایبەت هەماهەنگیتان لەگەڵ دەستەی گەشت و گوزاردا چۆنە بە تایبەت بۆ ناوچە گەشتیاریەکان بۆەوەی کە لە ڕێی تابلۆبی یاخود بە هەر یەکێک لە ڕێگاکان بە بتوانن هاوڵاتیان و گەشتیاران ئاگادار بکەنەوانە بۆی کە ئەگەر ناوچەیەکی گەشتیاری مەترسی مینی لێ یاخود مینی لێ ئێوە بتوانن بە هەر هۆکارێ بێ هاوڵاتیان و گەشتیاران ئاگادار بکەنەوە کە ئەو شوێنە مەترسی هەیە نزیک نەبنەوە. بەڵێ بەنسبەت ناوچە گەشتیارەکان ئێمە ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر فلێکسی هوشیارکردنەوەمان چاپ کرد و بەڵاومان کردەوە بە تایبەتی لەسەر ئەو ڕێگە سەرچانەی کە بۆ ناوچە گەشتیارەکان دەسەر لەسەر ئەو ڕێگانە فلێکسەکانی هوشیارکردنەوەمان دانا و بۆ ماوەیەکی زۆر ئەو فلێکسانەمانەوە ئەم ساڵیش لە پلانماندا هەیە بەڵام نەتواندرا لەبەر هەندێک کێشە
هەندێک تابلۆی ئاسنینمان دروست کردووە کە پەیامی وشاکردنەوەیان لەسرە مەبەست ئەوەیە کە ئەو تابلوانە لەو ناوچە گەشتیارانە دابنێتیان لەسەر ئەو ڕێگانە دابدرێ کە بۆ ناوچە گەشتیارەکان دەچن ئەوانێک کە بەو شوێنەدا دەچن گەشتیار بن یاخود خەڵکێک بێت بۆ هەر مەبەستێک بێت یان گروپی شاخەوانەکانن کە ئێستا کە چاڵاکیان زۆر بووە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو پەیامانانەوە بتوانێت ینی هوشیارکردەوەیان بدرێتێ و لە کاتی پێویستیشدا پەیوەندی بە دەستگای مین بکەن لە ڕێگای ژمارە 1970 کە لەسەر هەموو تۆڕەکان برێن ئاسیا و کۆڕەک و زین کارایە و هاوڵاتیان دەتوانێت بەوەی ئەو ژمارەوە پەیوەندی بە دەستگای مین بکەن ئەگەر هەر کێشەیەکی مین یان تەقەبنیان هەبێتن. بەڵێ کاک ئاکۆ لەگەڵەوەی کە ئاماژەت بەوەدا کە ئێوە خول و سیمینارەکەنەوە بۆ کارمەندەکانی خۆتان لەگەڵ ئەواندا تا چەند خول و سیمینار دەکەنەوە بۆ ئەو سێکتەرانەی تر کە ڕەنگە کارکردنیان بە شێوەیەک بێ بچن ئەو ناوچانەوەکو پۆلیسی دارستان یاخود ژینگە یان پاسەوانی سنوورکە ئەوانیش بەشێکن لەو چینەیان بەشێکن لەو کەسانی کە ڕویان دەکەوێتە ئەو شوێنانی کە مێنڕێژن. خول و سیمینارەکانتان بۆ ئەوان چۆنە یاخود تا چەند ئەوانیش بەشداری خول و سیمینارانە دەبن لەگەڵ کارمەندەکانی خۆتان؟ بەڵێ بەنسبەت خول و سیمینار ئێمە هەندێک جار لەسەر داواکاری خول و سیمینار بۆ گروپە جیاجاکانی دەکەنەوە چ لە حکوومەت بێتن چ لە ڕێکخراوەکان بێتن یان لە کۆمپانیاکان بێتن بەڵام هەندێک جار خۆمان دەست پێشخەریمان کردووە کە خول و سیمینار دەکەینەوە بۆ ئەو گروپانی کە دەزانین لە کاتی کە کارکردنیان ڕوبەڕووی مەترسی دەبنەوە بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو خولمان کردوێتەوە بۆ فەرمانبەرانی دایرەی برێندامودوزیەکانی کوشت و کاڵ و هەروە وەزارەتی کارەبا فەرمانبەرانی کارەبا ئەوانەی کە برێن لە کاتی کارکردنیان ڕوبەڕووی مەترسی دەبنەوە و پۆلیسی دارستان وەکو ئاماژەت پێدایان ئەوانەی کە لە کاتی ئیشی ڕۆژانیان فەرمانبەری حکوومەت بن یاخود فەرمانبەری ڕێکخراوەکان بن کە ئێمە خولمان بۆ کردنەوە سیمیناریان بۆ کردوونە بۆ نمونە ئەمساڵ سیمینار و خولمان کردەوە بۆ گروپی شاخەوانەکان کە ئامەش بە هامەهەنگی ئێمە و بەریان گروپی شاخەوانەکان بوو لەگەڵ فیدراسیۆنی گروپی شاخەوانەکە لە هەرێمی کوردستان توانیمان چەند سیمینارێک بۆ ئەمکەنەوە کە ئەوانش ئێمە تێبینیمان کرد لە کاتی کار و ساڵاچەکانیان ڕوبەڕووی مەترسی دەبنەوە هەروە ئەوانش خۆشیان ینی لە کاتی ئەوەی کە بەسەر شاخەکان دەکەون تووشی کێشەی میر بوون لەبەر ئەوان داوایەکی فەرمیان پێشکەشی دەستگای میر کرد ئێمەش وەڵامی داواکاریەکانماندانەوە و سیمیناری تایبەتمان بۆ کردنەوە و هیوادارین لە ڕێگەی ئەو سیمینارانەوە ئەوانش بتوانن خۆ پارێزن و بە تاکید بە دڵنیاییەوە ئەوان لە کاتی پێشکەشکردنی سیمینارەکان خۆشحاڵی خۆیان دەربڕی و گوتیان بەڕاستی ئێمە هەندێک شت هەبوو نەمان دەزانی لەو سیمینارانە فێری بوون و دڵنیام کە ئەو سیمینارانە کاریگەری خۆی دەبێت لەوەی کە ژیانی ئەندامانی گروپی شاخەوانەکان سەلامەت بکاتن و ئێمە بەردەوامیشین بەنێن لە هەر گروپێک کە بزانین پێویستی بە وشاریە ئێمە خۆمان دەست پێشخەری دەکەین خولیان بۆ دەکەینەوە بە ژێری ئەو توانایە و سەرچاوەی کە لەبەر دەستماندا هەیە. بەڵێ زۆر سپاس کاکاکۆ دواترە گەڕێمە لای بەڕێزت. کاک موحسین ئەو مینانی کە ئێوە هەڵی دەگرنەوە ئایا مینەکان ئەمبار دەکرێن یاخودەوە تا لەناو دەبرێن کاتێک کە خاکێک پاک دەکەنەوە لە مین ئەو خاکە تەسلیمی حکومە دەکەنەوە یاخود تەسلیمی خاوەنەکەی دەکەنەوە؟ دەستان خۆش بێ پرسیارێکی جوانە طبعاً بە نیسبەتی بەشی یەکەمی پرسیارەکە ئەمینەی کە هەڵەگرێتەوە بێگومان عێراق ئێمە بەشدارین لە ڕێکەوتن نامەی ئۆتاوا کە لە ساڵی 2008 لە سەردەمی ڕەوانشاد هەڤاڵمام جەلال کە سەرۆک کۆمار بوو ئەو کاتە واژووی کرد لەو ئیتیفاقیە و بووینە ئەندام وەک عێراق بەپێی ئیتیفاقی ئۆتاوا بە هەموو شێوازێک قەدەغەیە هەڵگرتن و ئەمبارکردن و پێویستە هەرچی وڵاتی خاوەنی مینی دژە کەسە وڵاتانی کە ئەندام لەوینە لە ناویبەرێت لە زووترین کاتە و عێراق کە 2008 بوو بە ئەندام ئێمە 10 ساڵمان بۆ دانرا کە چی مینی دژە کەسی هەیە لە ناو برێت و هەڵبگیرێتەوە وڵات پاک بکرێتەوە لەوە بەڵام بەهۆی شەڕی داعشەوە دیارە ئێمە زۆری تیمەکان سەحب کرانەوە و تیمەکان چوونە ناوچە گەرمەکانی هێڵی شەڕی داعش دیارە دواکەوتنێک دروست بوو لەو ماوەیە بۆیە 10 ساڵیکیان بۆ نوێ کردوینەتەوە یعنی
ئەوە لە 2010 هیچ مینێکی دژە کەسی نەمێنێ بەداخەوە بەڵام نەتوانرا ئێستا 10 ساڵیکان بۆ درێژ کردوینەتەوە بۆ عێراق یعنی تا 2028 پێویستە لە ناوڕێکاتە ئەبێ ئەو مینانە بە هیچ شوێک نابێت 2028 ترخاکی کوردستان پاکەکرێتەوە پێویستە وابێ بەڵام بەپێی ئەو ئیمکانیەتەوە بەپێی ئەو شێوازی کارکردنەوە بەپێی ئەو دامەی کە هەیە کە هیچ با بڵێن نەمیزانیەک نەدامێکی با بڵین لەلایەن حکوومەتی فیدراڵەوە کە ضرورە حکوومەتی فیدراڵ لە بەرەوی میراتگیری حکوومەتەکانی پێشووە دامێکی تایبەت لە بودجە سیادیەکان تەخسیسکا بۆ هەرێمی کوردستان چکە ئەو خۆی چانوێتی و خۆشی ئەوە دامکە دامێکی باش بکە بۆ ئەوەی ئەم پرۆسێ بە زووترین کات ئێمە چکە کوورە کارەکە سرف کارێکی مرۆییە یعنی علاقی بە بابەتی ئەوە نیە لەبەرەوە من بۆچوونی خۆم وەک بۆچوونی خۆم تەسەوڕ ناکەم بەم ئیمکانیەتی ئێستا بتوانین لە 2028 لێ ببینەوە ئەمە بەشی یەکەمی پرسیارەکەت بەشی دووەمی باست لەوە دەدرێتەوە بە خاونەکەی یان خۆ دەدرێتەوە ئەو زەویانەی کە پاشەکەینەوە ئێمە عادەتەن هەر بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیارێکمان لای ئێمە هەر زەویێک کەمی ڕێژکراوە بێ ئەگەر خاوەنەکەی خاوەنی ئەسلی خۆی تاپۆی ڕەشی ئەو زەوێشی هەبێ خاوەنی نییە دەستگای گشتی کاروباری من خاوەنێتی هەتا ئەو کاتەی پاگەگرێتەوە تەسلیم بە خاوەنەکەی یعنی خاوەنەکەی بۆی نیە بچێتە ناو ئەو زەویە لە ئەوش لە پێناوی پاراستنی جانی و سەلامەتێتی ئێمە کە پاچەکەینەوە لە مەراسیمێکە کە پێڵێن با بڵێن هاندۆڤەر تیمی لیژنەی ڕادستکردنەوەمان هەیە لیژنەکە بە ئامادەبوونی سەرۆکی وحدەی ئیداری خاوەن زەویەکەیەت و لە مەراسیمێکە بەپێی چەند فۆرمێکی تایبەت کە هەمانە ڕادست بە خاوەنەکەی ئەکرێتەوە بە شاهدی و ئامادەبوونی سەرۆکی وحدەی ئیداری کاک محسین باسی وەکیڵەیە بەپی ئەم ئیمکانیەتی کە هەمانە ڕەنگە نەتوانانی تابی 2020 دیارترین ئەو گرفتانەی کە ڕێگرە لە بەردەم کارکردنی ئێوە لە بەردەم پاکردنەوەی خاکی کوردستان لەمین گرفتەکان چین کە وا دەکات کە نێڵێت تا 2028 بە تەواوی خاکی کوردستان پاکەنەوە بەڵێ دەستان خۆش ینی ئاماژەم پێ مەسەلەن کۆمەڵی ئیشکە ئەوای لەو ساڵانی پێشواکە بکرایە یەکێک لەوانە قەیرانی با بڵین داراییە ئەوە کە هەر زۆر عمودی فەقەری هەموو ئیشێک خۆ دەزانی بابەتی داراییە کۆڤید-19 هۆکارێک بوو کە دوای خستین زۆر دوای خستین کەرەنتینە و دانیشتن و ئەمانە ئێستا ئێمە ئەو تیمانەمان وەک بۆم باسکری کە بە ئۆتۆمبیلی کرێ ڕۆشنە سەر کێڵگەمینەکان گرێبەستی ئەو ئۆتۆمبیلانەوە ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵە نوێ نەکراوەتەوە کەواتە بەس ئەو ئیمکانیەتە مەحدودەی چەند ئۆتۆمبیلێکی کۆنی مۆدل کۆنمان لە بەردەستایە لە فەرمانگەکانی خۆمان ئەوانە بەکارهێنین بۆ نردنی تیمەکانمان بۆ سەر کێڵگەمینەکان کە ئەمەش تەختیەی ئەو توانای ناکە کە ئێمەمان مەسەلەن بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 23 تیممان هەیە کە هەر تیمێک لایەنی کەم پێویستی بە 3 ئۆتۆمبیل هەیە جازاربی کە 23 تیم فی 3 ئۆتۆمبیل بێجگەلەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئێمە گروپمانێ گروپ سوپەرڤایزەر کە مشریفە بەسەر تیمەکانەوە پێویستی بە ئۆتۆمبیل هەیە بۆ دەرچوون بەڕێوەبەری چالاکیەکانمان هەیە بەرپرسی تیمەکانی دەستی و تەقانەوەمان هەیە کە ئەمانە هەرێکەوە بەجای پێویستی بە ئۆتۆمبیل هەیە لەبەرەوە ئێمە تەقلیسی تەحجیمی ئیشەکانمان کراوە تێگەی و دامێکی ئۆتۆمانیەوە ئەو قەیرانەدارایی کە ڕووی تێکردین خۆدەزانی میزانیەمان مەسەلەن میزانیە تەخسیسمان زۆر کەم بۆتەوە لەسەر بودجێ و بەرهێنان هیچ تەخسیسێکمان نیە مەسەلەن ساڵان هیچمان بە کۆمپانیاش ئەکرد کۆمپانیا بوو نزیکەی 13 کۆمپانیامان هەبوو ناوخۆی و نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بە شێوازی تەندەرین کێڵگەمینەکانمانیانێ بە شێوازی میکانیکی و بە شێوازی دەستی بەردەوام بوو کارەکان ئەمە زۆر سەریعترێکرد لەبەرەوە بە بۆچوونی منەڵم بۆ ئیمکانێتە لە ڕووی کارمەندانە هیچ گرفتێکتانە یاخود ئەو کارمەندانی کە ئێستاتانە کاک محسین ئەوەی من ئاگادار و زانیاریم هەبێ بەشێکی زۆری گرێبەستە بەشێکی کەمی هەمیشەی و میلاکە هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە بۆچی گرێبەستەکان ناکرێ بە هەمیشەی خۆی ئێمە گرفتی ئەمە لە بیدایەتەوە حەزەکەم ئاماژە بۆ بم ئێمە ئەم کارمەندانەمان بەداخەوە کارمەندی من هەموو کاتێکگەڵم سەربازی ون گیان فیدان گیان لەسەر دەستن هەموو ڕۆژێ لە جەنگان لەگەڵ ئەم دژمنە نەگریسە شاراوەیە مەسەلەن بۆ نمونە ئەرکی ئەمانە هیچ ئەرک و بەهای ئیشی ئەمان لەگەڵ پێشمەرگەیەکە هیچ فەرقێکی نییە مەسەلەن پێشمەرگەکە زۆر کات دژمنەکەی بەرامبەر خۆی ئەبینێ لە سنگەرێکە دانیشتووە ئەزانێت دژمنەکەی بەرامبەرێتی و لەکوێیە بەڵام ئەمان لەگەڵ دژمنێکی شاراوایە ئیشەکەن ڕۆژانە کە ئەچێتە کێڵگەمینێکەوە نازانێت لە چ کاتێکە ئەم مینە حتا مین خۆی ئەمانی نییە ینی جاری وایە ئەو مینە لە کاتی دەرهێنانەوەی لە کاتی هەڵگرتنەوەی لە کاتی ئەوەیە یەک حرەکەی غەڵەت ئەبێتە هۆی کارەسات دروستە بێ هیچ ماف و ئیمتیازاتێکیان نییە جگەر لە ڕاستە موچەکەی کە وەریەگرن ماگانە هۆکارەکەشی کۆمەڵی هۆکارێکێک لە هۆکارەکان لە بیدایەتە ئێمە مەسەلەن گرێبەستی ئەم ستافانە گرێبەستێکی ڕاستەوخۆ بوو بەپێی قانون ئەڵێ العقد شریعة المتعاقدين ڕێکەوتین هەردوو لا مەسەلەن کارمەندێک دیماینەرێک من هەڵگرەوەیەک بە ملیۆنێک و 50,000 دینار تەعینمانە کرد لە بەرامبەری ئەوەیە ئەو ماگانە ئیشێ کرد بەڵام
بنەمای بڕوانامەی خوێندن نەبوو بە بنەما بۆ گرێبەستەکەی ئەگەر بەهات لەو کاتی لە کاتی خۆیان بکرابانایە بە هەمیشەیی کە لێکتایەوە ئەگەر بێت بەبێ بڕوانە مەسەلەن ئێمە کارمەندمان لا زۆربەی زۆری کارمەندەکانمان بێ بڕوانامان یا سەرەتاییان هەیە نەوەندی ئەگەر بەهات بایەوە لەسەر بنەمای سیستمی نوێی موچەی حکوومەتی هەرێم کێسە پابندی لەگەڵ حکوومەتی عێراق بەم سیستمە خەڵکدا ئەمەزرێ لەسەر بنەمای بڕوانامەکەی تەعینمان کردایە لە 200 دەرماڵەمان بداتێ موچەکەی نەئەچوە 500,000 دینار بەڵام لە کاتێکا بەگرێ بەس بە 1,50,000 دینار ئیشەکرد ئەمە بیدایە دووە بوو بەڵام لە ئێستاە ئێمە ڕژنووسی پرۆژاسایەکمان تەقدیم کرۆچکە ناکرێ ئەم کارمەندە ئێستا ئەوەی کە جێی داخە کە ئینسان سڕەکە ئەمێ ئاماژەی پێ بەم لێرەیە دوو کارمەندمان بەس پارساڵ لە مانگی 12 لە یەک مانگە دوو کارمەندمان ئەمری خۆیان کرد بە نەخۆشیێکی کوشندە یەکێکیان 28 ساڵ خزمەتی هەیە لە بواری پاکسازی مینە 28 ساڵ یەکێکیان 18 ساڵ خزمەتی هەیە لە بواری پاکسازی مینە بەداخەوە ئەو ڕۆژەی کە بەیان وفاتەکان گەشتە دەستی من موچەکانیانم بڕی چکە بەپێی قانون ئەو گرێبەستە ئەبێ موچەکەی ببڕی و هیچ موچەیەک بۆ وارسەکانیان نەبڕاوەتەوە کە ئەمە جێ ئەسەفە بۆیە ڕژنووسێکمان تەقدیم کرۆ ڕژنووسی پرۆژیاسەی مافۆ امتیازاتی پیشەگەرانی مین لە ڕێگەی حکوومەتەوە ئاڕاستەی پەرلەمان کراوە بەڵام هەتا ئێستا جوابمان نیە بۆیە من لەو کەناڵە بەڕێزی ئێوە داواکارم یعنی خاوەن ویژدانەکان پەرلەمانتارە بەڕێزەکان لۆبیەکی باشی بۆ دروستکەن چکە کارەکەی ئێمە صرف کارێکی پڕمەترسیەوە ئەم ستافانەمان یعنی ستافی ماندوون تایەتی بەو پەڕی گەنجی ینی ڕیسوسمێڵی دەرنەکردووە لەم بەرنامەیە ئیشەکە ئێستا سەری پاکسپی بووە لەبەرەوە مافی خۆیەتی هەر کەسێک لە هەر بەرنمەیەک ئیش بکە لە ئاخرا کە خانەنشین بوو خانەنشینی موچەیەکی خانەنشینی بۆ بڕێتەوە نەک بڵێن کە توانای نەماڵێن فەرم و پرۆگراماوە خواحافیز کاک محسین وەکو کۆتا پرسیار بۆەوە بەڕێزت ئەگەر کەسێک 10 ساڵ بۆ نمونە بڵێن 10 ساڵ خزمەتی هەبێت یان بڵێن 10 ساڵ بێک گرێ بەس بێت کاتێ ئەکرێت بە هەمیشەیی ئەم 10 ساڵەی بە خزمەت بۆ حسابەکرێت یاخود موچەکەی چۆنە بێت یاخود خانەنشینەکەی چۆنە بێت بەڵێ جا ئێمە ئێستا لەوە یعنی خەمی ئێستامان ئەوەیە مەسەلەن ئەگەر بێت و لە ئێستاە ئەم گرێبەستانە بکەین بە هەمیشەیی کارێکی زۆر باشە بۆ لەبەروی ئێمە لە یاساکەمانە هاتووە هەر کەسێک لە بواری پاکسازی مینە ئیشکە خزمەتەکەی کە کردوێتی پێشتر ئیتر بە گرێبەستە بە شێوازی خزمەتی کردووە بۆ گژمە بەستەکانواتە سەرموچە و پلەبەرزکردنەوە و خانەنشینی ئەژمارەکرێ ینی ئەو 10 ساڵەی بۆ گژمە بەستەکان بۆ ئەژمارەکرێ بۆ نمونەگەر فەرمانبەرێک با بڵێن گرێبەستێک لەم گرێبەستانە ببێ بە هەمیشەیی بەپی بڕوانامەکەی ستێپی یەکەمی ئەو موچەی بۆ تهدید دەکرێت و ئەو 10 ساڵە خزمەتەشی هەیە ستێپ بای ستێپ بۆی حسابەکرێ بۆ مەبەستی سەرموچە و پلەبەرزکردنەوە ژعی موچەکەی ئەگەر ئەمە بکەین و دەرماڵەی تایبەتیان بۆ بکەین لەبەرەوە تەسەورەکە موچەکانیان جێگەی ڕەزامەندی خۆشیان بێ و سەرەتایی ترین مافیشکە مافی خانەنشینیە بۆیان بەدەزیێ لەو ڕژنووسایەکە دیاریمان کرۆ بۆی مافی ئەویان هەبێت کەسێک ئارەزوومەندانە بێ لە ڕێگەی ئەو یاسای پرۆژه یاسایانە ئەوەی کە مافی امتیازاتەکانە دابین بکرێت بۆ قوربانیانی مین زۆر سپاس کاک محسین ماندوومان کردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت هەڵبەت ئەگەر بتانی زۆر بە کورتی بازە چالاکی ئەمڕۆتان بکەی پێم وابێ پەلەتە ئەتەوێ بڕۆی چالاکیەکەتان چەوەی کەوچمە لای کاکاکۆ دەستان خۆش وڵی ئەمڕۆ دیارە چوار ڕۆژی جیهانی وشیارکردنەوە پاڵپشتیکردنی کاروباری مینە ئێمە لەو چالاکیانە کە کردومانە مەسەلەن سەرۆکی باڵێن جەنابی پارێزگار و ئەنجومانی پارێزگا و قایم سەرجەم قایم قامەکان و هەمویان بانگهێشتکراون لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی ماگ لە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵی بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەری فەرمانگەکان ئەو چالاکیانەی کە کردومانە پێشانگایەکمان کردوێتەوە بە کۆمەڵی وێنەی دۆکۆمنتاری کە پێشتر و پاشتر چی بوو مەسەلەن کێڵگەمینێک پێشتر کە کێڵگەمین بۆ ئێمە پاکمان کردوێتەوە پرۆژەی ئای دوکانی لێکراوە تاوەرەکانی ئێڵی 132 KV کۆمەڵی پرۆژە شاری جوان ئەمانە کە هەمووی پێشتر کۆنە حەقل بوون یا خود ڕەبایە کۆن بوون پاکراوەتەوە سیمایەکی جوانیانەوە لەبەرەوە کاری ئێمە بیسەلمێنی کە کاری ئێمە ڕەبتی بە هەموو سێکتەرەکانی دەستەکانە خۆش بێ کاک محسین ماندوونە بن بە هیوای بەردەوامی و لەشساغی و تەندروستیەکی باش و خزمەتی زیاتر زۆر سپاس بۆ محسین عەبدولکەریم کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کاروباری مینن لە سلێمانی سپاس بۆی کەم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بەردەوامی کاکاکۆ ئەگەڕێمەوە لای بەڕێزت هەندێک شوێن هەیە کە ڕەنگە بەهۆی بەفر و بارانەوە کە تابلۆکان کەوتبێتن یاخودەوە تا تابلۆکان بە هەر هۆکارێک بێ لەوێ نەمابێتن یاخود بەهۆی تێپەڕبوونی کاتەوە ڕەنگە ئەو تابلوانەی کە دانرابێت تابلۆکان کاڵبوو بێتنەوە ئێوە لە کاتی دانانی تابلۆکاندا ئایا بەردەوام دەبن لە چاودێریکردنیان بۆی کە ئەگەر هەر یەکێک لەم هۆکارانە ڕوویدا بۆ ئێوە بتوانن جارێکی تر چاکیکەن یاخود تازەی بکەنەوە
دەربارەی دانانی تابلۆکان ڕاستیدا ئەو تابلوانەی کەوادا دەدرێت بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لە ناوچەند مینڕشکراوەکان ساڵانی ڕابردوو پرۆژەی تایبەت هەبووە بۆ دووبارە نیشانکردنەوەی ئەو ناوچانە بەڵام بەداخەوە هەندێکی لەلایەن هاوڵاتیانەوە برێن ئەوانێک کە حەز بە بەرپرسیارەتی ناکەن ئەو تابلوانە لا دەبرێن یاخود بەکاردێن بۆ مەبەستی تر ینی کاتێک ئەو تابلوانە بە شیشی ئاسن بوو ئاسنەکانیان دەبرد ویان تابلوەکان و نیشانانیان دەبرد بۆ مەبەستی تر بەکاریان دەهێنا بەڵام کاتێک شوێنێک پێشتر نیشانی لێ بوو ئەو نیشانانە بەهارەوە کارێک بێتن نەماون کاتێکە ئەو شوێنانە دووبارە نیشان دەکرێنەوە بێگومان لەلایەن تیمی پسپۆر تابێتی بدەستگامین کە تیمی ڕووپێوی پێ دەڵێن و لەگەڵ تیمی پاکسازی ئەو دوو تیمە هەردەستن بە دووبارە دانانی نیشانە لەو شوێنانە بە گوێرەی ئەو پرۆسیژەرێکەوە بەکاردەهێنرێتن بۆ نیشانەکردنی ناوچە مینڕشراوەکان و ئەو نیشانانە شێمە ساڵانی ڕابردوو سەرەتا برێن نیشانەی ئەو لە شیشی ئاسن و واروە ئەو سێگۆشەی سوورەکە کە هێمای یاخود پەیامی مەترسی تێدا هەیە ئەوە بەکار هاتووە و لە هەندێک شوێن مەسەرەن کە سەرەتای ڕووپێویەکە بەرد و شتیتریان بە بۆیە سوور نیشانە کردووە بەڵام لەبەرەوەی ئەو نیشانانە ینی بە هۆکاری سروشتی کە ئەوەی باو بەفروباران ئەو نیشانانە کاڵ دەبنەوە بۆیە ئەگەر ینی ئیمکانیاتی مادی هەبێتن پێویست دەکاتن کە لە 2 ساڵ جارێک 3 ساڵ جارێک ئەو نیشانانە دووبارە دابدرێنەوە یاخود ینی پێداسون و بە دوواداسون بکرێتن بۆ ئەو ناوچانێکە نیشانیان نەماوە چونکە وەکو تێبینی دەکرێت هەندێک لەو ڕووداوانەی کە لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵش کە ڕوویان داوە لە ئەنجامی ئەوە بووە کە شوێنێکی نیشانەی نەبووە هاوڵاتیان وایان زانیوە کە ئەو شوێنە سەلامەتە بۆیە چوونەتە ناوی و بۆ هەر مەبەستێک بێتن لە ئەنجامی ئەوەی کە چوونەت ئەو شوێنە ئیتر ڕووداوە ینی دوا ڕووداویش کە لە دەڤەری سیدەکان لە هەفتەی ڕابردوو ڕوویدا لە ئەنجامی ئەوەی کە شوانکارێک چوو بە ئەو ناوچەیە کە هیچ نیشانەی نەبووە لە ئەنجامدا بەرمین کەوتووە. بەڵێ کاک ئاکۆ هەماهەنگیتان لەگەڵ ڕاگەیاندەکانە چۆن یاخود ڕاگەیاندەکان تا چەند هاوکاری ئێوەن لە وەشیارکردنەوەی هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی تا چەند توانیویانە بەرنامەیان پرۆگرام یاخود بابەتە وەشیاریەکانی تایبەت بەمین بگێنن بە هاوڵاتیان. دەڕاستیدا کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو پێویست هاوکارمان نینە چونکە ئێمە ساڵانی ڕابردوو هەوڵمان بێن ئەنیمێشنێکمانیان کەوا کورتە ڤیددیوەیەک بوو تایبەت بوو بە هەوشارکردنەوەی گەشتیاران و هاوڵاتیان مەبەستمانەوە بوو کە داوامە لێکردنە کەناڵەکان ڕاگەن بڵاوی کەنەوە بەڵام بەداخەوە تەنها 1-2 کەناڵ ئەو ئەنیمێشنەیە من ئەو کورتە ڤیددیویان بڵاو کردەوە واروەها هەندێک کەناڵ داوای پارێکی زۆر دەکەن بۆ بڵاوکردنەوەی پەیامێک یان ئەنیمێشنێکی کورت کە مەبەست تێیدا بەرژەوەندی هاوڵاتیان و پاراستنیجانی هاوڵاتیان لەوەی کە نەبنە قوربانی ئێمە ئەوەی کە ئێستا کە پەنای بۆ ببێن زیاتر سۆشیال میدیایە کە لە ڕێگای پێیژی تایبەتی دەستگاوە ئەکاونتی تایبەتی خۆمان یا هەروەها ئەوانەی کە چاودێرانی سەلامەت کە ئەوانیش بەڕاستی ڕۆلیان هەیە لە وشاکردنەوەی هاوڵاتیان لە پێیجەکانی خۆیان لە ئەکاونتەکانی خۆیان بەڕاستی سۆشیال میدیا ئێستا کە منبەرێکی زۆر کاریگەرە لە وشاکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەوانی کە سۆشیال میدیا بەکاردێنن بەڵام زیاتر کێشەکەمان سۆشیال میدیا بەکارناینن زیاتر ئەوانە کە تووشی ڕووداو دەبن ینی ئەمە تەمەشا لە داتاکانی خۆمان کە بەداخەوە تا ئێستا کە برێن 13521 هاوڵاتی بوونەتە قوربانی مین و تەقەمەنی و لە نزیکەوە ساڵی ڕابردوو 42 ڕووداومان هەبووە کە تەمەشا دەکەین ینی ئەوانەی کە تووشی ڕووداو بوونە ئەوانە کە هوشیاریان وەرنەگرتووە ئەوانە کە بڵێن تەمەنێکیان هەیە یاخود سۆشیال میدیا بەکارناینن یاخود ئێمە کاتێکە سەردانی تیمەکانمان هەیە لە کۆبوونەوەکانی تیمەکانمان ئامادە نەبوونە و هەندێکشی لەو ڕووداوانە دەگەرێتەوە بۆەوەی کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی هۆشیارکردنەوە نابن کە ئێمە
ینی وەکو تکا و بە هەموو شێوەیەک پامان بڵاو کردێتەوە داوامە لە هاوڵاتیان کردووەکەوە بە هیچ شێوەیەک و بۆ هیچ مەبەستێک نزیش ناوشە مەترسیدارەکان نەکەون نزیش مین و تەقەمەنی نەکەون چونکە بەڕاستی هەڵی مین ینی یەک جارە ئەوە نیە کە تۆ برێن هەوڵ بدەیت دەستکاری مین یان تەقەمەنێک بکەیت برێ وەکو تاقیکردنەوە تاقیکردنەوە لەگەڵ مین و تەقەمەنیدا ناکرێت یەک جارە ئیتر یان ئەوە تا ئەو کەسە دەمرێتن گیان لە دەداتن یاخود کەم ئەندام دەبێتن کە ئەمەش بە زیان بۆ خۆی و خێزانەکەی لە ڕووی پرۆسەی پەروەردەوە ئێوە تا چەند توانی وتانە لە ڕێگەی پرۆسی پەروەردەوە لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە بتوانن هۆشیاری مین لە ناو خوێندکاراندا بڵاوکەنەوە بتوانن پرۆسی پەروەردە بکەنە ڕێگەیەک بۆی کە هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە بەرامبەر میندا. بەڵێ بەنسبەت پرۆگرامی خوێندن ئێمە لە ساڵی 2012 توانیمان بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوی یونیسف بابەتی هۆشیارکردنەوە بخەینە ناو پرۆگرامی خوێندن و ئەوە بۆ تاوەکو 2014 و زیاتریش بەردەوام و ئێستاکەش لە هەندێک بابەت ماوە بەڵام بەداخەوە لە کاتی پێداچوونەوەی پرۆگرامەکانی خوێندن بابەتەکانی هۆشیارکردنەوە لە زۆربەی وانەکان لە خودبرێن لە زۆربەی دەرسەکان نەمان هەڵگیران لا بردران هەرچەندە ئێمە ئەمسا ینی لە پلاماندا هەیە کە برێن دووبارە پێداچوونەوە و بەدەوەراسون بکەین بۆ ئەو بابەتانە و بە گرنگی دادنێن کە ئەو بابەتە دووبارە بگەڕێتەوە ناو پرۆگرامی خوێندن و ئەمە ساڵی ڕابردوو بەشداریمان کردەوەی وەکو دەستگای مین کە تا ئەزمموی خۆمان گواستەوە بۆ حکوومەتی ناوەندی کە برێن فەرمانگەی کاروباری مین لە بەغدا داوای هاوکاریان کرد بۆ ئێمە ئەزمموی خۆمان بە ئەوان بگەینن کە ئێستاکە لە بەغدا فەرمانگەی کاروباری مین خەریکە ئەوان ئەم ساڵ و ئێستاکە لە پرۆسی ئەوەدانە کە بابەتی هۆشیارکردنەوە بخەنرا پرۆگرامی خوێندن لە ئاستی برێن وەزارەتی پەروەردەی حکوومەتی عراقی ناوەند بەڵام لە حکوومەتی هەرێمش وەزارەتی پەروەردە ئێمە هەوڵ دەدەین کە دووبارە ئەو بەدواداچوونە بکەن و بۆ ئەوەی بابەتەکان دووبارە لە بابەتی جیاواز برێن لە وانە و یان کتابی پاڵتوشی جیاواز کە تایبەتە برێن بە هۆشیارکردنەوەی گشتی دابدێنێنەوە ئەمە لەلایەک و لەلایەکی تر ئێمە کاتێکە تیمەکانمە سەردانی گوند و ناوچە مێژراوەکان دەکەن سەردانی قوتابخانەکان و خوێندگاکانیش دەکەین لەوێ ساڵاکی جیاواز لە ڕێگای شانۆگەری لە ڕێگای وانە بۆ قوتابیەکان و خوێندکارەکان پێشکەش دەکەین و لە ساڵانی ڕابردوو خولمان هەبووە لە بۆ مامۆستاکان و بە تایبەت بۆ ئەو ناوچانێک کە کێشەی مین و تەقەمەنیان زیاتر لەسەرە و بەڵام لەبەر ئەو قەیرانە ئێستا کە هەیە قەیرانی داراییە قەیرانی گواستنەوەیە ئێمە ڕاستی زیاتر پەنا بۆ سۆشەل میدیا دەبین کە بتوان لەو ڕێگایەوە هەموو ئەوانی کە سۆشەل میدیا بەکاردێنن بە ئاستە جیاوازەکان چێ خوێندکار بێ یاخود هاوڵاتی ئاسایی بێتن ئەو پەیامانە پیان بگاتون و لە ڕێگەی ئەو پەیامانەوە بتوانین یاخود ئەو هاوڵاتیانە وان لێ بکەن کە سەلامەت بن و دوور بن لە مەترسیەکانی مین و تەقەمەنی. دەستەکانە خۆش بێ کاکۆ زۆر زۆر سپاس ماندوومان کردی بە هیوای بەردەوامی و کاری باشتر زۆر سپاس بۆ ئاکۆ عەزیز کە بەڕێزیان بەڕێوەبەری هۆشیارکردنەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری هونەری لە دەستگای مین. بەڵێ ئازیزان ناوچەی پێنجێن کە یەکێکە لەو ناوچانەی دەتوانێت بڵێ زۆرترین ڕێژەی مینی لێبوو و تا ئێستش ڕێژەی مین لەو ناوچەیەدا بڵێ لە ناوچەی پێنجێندا زۆرە کە قوربانیانیش لەو ناوچەیەدا زۆرن کە بەشێکیان ڕەنگە بڵێن شەهید بوون و بەشێکیشیان کەم ئەندابوون بەڵام لەگەڵ ئەوەشتا کە کەم ئەندابوون و بەشێکی جەستەیان لە دەستداوە بەڵام بەردەوامن لە ژیانکردن هاوکاران من لەو بارەیەوە بابەتێکیان بۆ ئامادەکردن با بێکۆ بینەری.
پێنجوێن خاڵێکی سەرسنووریە ڕوبەرێکی بەرفراوانی هەیە بە سەدان و هەزاران کیلۆمەتر بە سنووری ئێرانە بەداخەوە لە ساڵی هەشتاکانیشدا کە ئەو شەڕی عێراقیداران دروستکرا لە هەردوو لاوە لە حکوومەتی عێراقی لە حکوومەتی ئێرانی کە سنوورە لە هەردوو دیوە من ڕێژکرا و لە هەردوو سنوورەکەەوە قوربانێکی زۆر ڕوویکردە ناوچێ. ڕێکخراوی کێتی کەمەنداوانی کوردستان لە ساڵی 1996 دامەزراوە بەردەوام خزمەت بە چینی کەمەندامان دەکات بێژیاوازی ئەم ڕێکخراوەمان زیاتر لە 1200 کەمەندامی لەخۆ گرتووە کە لە چەند ساڵێکیشە تۆمارمان وەساوە. زۆربەی زۆری ئەندامەکانمان بەرکەوتی مین و تەقامین بەداخەوە کە ڕۆژانە مانگانە بەتایبەت لە وەرزی بەهار و پایزاندا وەرزە تەڕەتوشەکاندا خەڵکانێک ئەبنە قوربانی و ئەبنە قوربانی ئەو ناوچانە. تایبەت بەمین بێت ئەوەی کە لای ئێمە تۆمار کراوە زیاتر لە 500 ئەنداممان تایبەت بەمینە کە دەستیان قرتاوە قاچیان قرتاوە پەلێکیان دەستداوە بێجگە ئەوەی کە لە 1000 لە سنووری پێنجوێنە ئەوەی من لای ئێمە تۆمار بێت و ئەوشی کە تۆمار نەکراوە زیاتر لە 1100 شەهیدی قوربانی دەستی ڕژێمانێ. ڕێکخراوەکان هاوکاریان کردووە بڵێم لایەن کردووە بەڵام بە شێوەیەکی پێویست نییە. ئیسێژ لە ناو شارە بەداخەوە کە ڕۆژانە مینە تەقێتەوە ئیسێژ لە ناو شارە هەر ڕێکخراوەکان خۆیان کە تەقینەوەکەن ماگانە ساڵانە هەفتانە بەداخەوە ئیسێژ یعنی حسابکە بە ڕێژەی لە سەدا 80 ناو شاری پێنجوێن پاک نەکراوە. چوار دەوری پێنجوێن کە ڕێژەیەکی زۆر زۆری هەیە ئاین ناو ماڵەکانی پێنجوێن داخلی سنووری پێنجوێنە بیت ئیسێژ ڕۆژانە قوربانیە بێت. من لە ساڵی 1993 لە 25 سی 93دا لە کانی شەوەقەت بە لۆغم کەمەندان بووم قاچێک و چاوێکم لە دەزا بە بۆنەی بژێوی ژیانەوە بۆ بژێوی ژیان ڕۆشتین. وەڵام من لە 93 قاچم قرتانەوە 6 قاچم دروست کردو. ڕێکخراوەکە و ڕێکخراوی کە داینە یەکەم جار هین بوو هەندیکاپ بوو هەندیکاپی جیهانی چین بۆ ئەو شاخەیترە بۆ بژێوی ژیانمان و بۆ داوینکردنی ژیانی خۆمان. باوکم و دایکم و هاوسەرەکەم بوو بە مین و قاچمای لێ هاو هیچ ینی هیچی نێکمان نازانی کە بڵێن ئایا مینی تایە یان تیای نییە. بەس کاتێک کە ئەو نەهەستم کرد بە خۆم کە تەقیەوە وەختێ زانیم کەوتم بە پشتا هەستم بەوە نەکرد کە بزانم قاچم ئەجوڵەیان نایتر نەمزانی. بەس بەداخەوە سنووری پێنجوێن لە هەموو قەزاکانی دەوری سلێمانی ڕێژیمینی زۆرە بە بۆنی شەڕی عێراقیێران و ڕێژەیەکی میزۆدان لاوە ڕێژێکی کەمەندامی زۆرمان هەیە زیاد لە 1200 کەمەندامان هەیە بە هەموو جۆرەکانی و بەڵام زۆرتری لەو کەمەندامانە بە بۆنەی مینۆ کەمەندام بوون. بەڵام نەبوونی ڕێکخراوە ئێمە نەبوونی ڕێکخراوەکان ڕێکخراوێکمان نییە تا ئیسە شوێنێکمان نییە هەرجێکمان وەرگرتووە شارەوانی بۆی دابین کردوین بەڵام هەتا ئیسەکانی هیچ کەس ویلایەن هیچ ڕێکخراوێ نهاتۆتە پێش وەکو ئەوەی کەوا بیناکەمان بۆ دروستکە نەبوونی ڕێکخراو نەبوونی بیناکە ئەمە کێشەی بۆ کەمەندامانی پێنجوێن دروست بەداخەوە ڕێکخراوی هەندیکاپ لە پێنجوێناوە لەگە سۆلێدارەتی شنەبای ئاشتی یابانی سەربوو لە پێنجوێنار قاج و پەلی دەستکردیان بۆ کەمەندامان دروستە کرد بەڵام ئەیتۆ چەند ساڵێکە لێرە نەماوە یعنی ئەگەر کەمەندامێ لە پێنجوێنە پێویستی بە پەل و دەستکرد و قاچی ببێت ئەبێ بچێ بۆ هەڵەوجای بچێ بۆ سێمانی لێ بۆی دروستکەن نەبوونی ئەو ڕێکخراوە پەل و دروستکردنی ئەو پەل و دەستکرێت لە پێنجوێنە گرفتی بۆ کەمەندامان دروست کردووە. ئەو پەل و دەستکردێک کەوا دروست یەکەن ڕێکخراوەکان دروست یەکەن بۆ کەمەندامان یخۆ هەتای هەراویە خراپە بێ ئەشکێت بەرقۆکەی تێکە چێ ئەبێ پێویستی بە گۆڕینە ئەبێ بۆی گۆڕین ساڵانە بۆی گۆڕن. بەڵێ ئەزیزان ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ من هەوڵ دەدەم دیارترین ماشێتەکان بۆ ئێوە بخوێنەوە. لە لاپەڕەیەکی کوردستانی نوێدا هاتووە هەمیشەیەکێتی ئەولەوێتی بە پرسی کەرکووک داناوە. ئەچینە لاپەڕە دوو پەرلەمانی پاکستان هەڵوەشێنرایەوە لە لایەکی ترەوە ئەڵمانیا سیستەمی بەرگری موشەکی دەوێت. لا لاپەڕەدوودا هندستان لە نێوان رووسیا و ئەمریکادا هەر لا لاپەڕەدوودا هاتۆ سوودان هەڕەشە لە نێردەی نەتەوە
یەکگرتوەکان دەکرێت لە لاپەڕەستێدا ئاسۆ مامەند ئەولەویەتی کارەکان یەکێتی پرسی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانە. هەر لە لاپەڕەستێدا هاتووە خزمەتگوزاری لە چەند نەخۆشخانەیەکی سلێمانی ڕادەگیرێت هۆکارەکەی نەبوونی دەرمان و پێداویستیە پزیشکیەکانە. لاپەڕە 4 چەند ئاگاداری و بڵاوکراوەیەەکە. لاپەڕە 5 دەڵێت راپۆرت و بەدواداچوونە سیستمی دەرێنانی مۆڵەتی شۆفێری یەک دەخرێت. ڕەمەزان و گرانی ئەمەش بابەتێکە ئالان ڕۆف نووسیوەتی و لە کوردستانی لێدا بڵاوکراوەتەوە. لە لاپەڕە 6 تا هاتووە ئاگربەستی یەمەن برینەکان ساڕێژ دەکات. لە لایەکی ترەوە لە ڕۆژاواوە فەتحوڵڵا حوسێنی دەڵێت جیاوازی نێوان کورد و ڕژێمی سووریا. لە لاپەڕە 7 زۆرینەی نیشتیمانی دەیانەوێت چی بکەن؟ ئەگەر پارتی حیزبێکی پتەوە ئەمە بابەتەکە درێژەی هەیە و دەتوانن بیخوێنەوە. لەناو ڕووداوەکاندا ئازادی برایم ئەحمەد دەڵێ کوردستان لەسەر نەخشەی وزە یان جەنگ. لە لاپەڕە 8 هاتووە مێژووی کێشەی ئۆکرانیا و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئەمەش بابەتێکە هەواڵ ڕەوف نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 9دا شەهید مستەفا حارس هاژەی ئازادی ئەڵوان کەمەش بابەتێکە بڵاو کراوەتەوە. شەهیدی فەرماندە نازم نەبەقی لە لایەکی ترەوە لە ساڵڕۆژی شەهیدبوونی مام سلێمان تەپەسپیدا. لاپەڕە 10 ئاگاداری و بڵاوکراوەیە. لاپەڕە 11 ئەوداڵی شەعر و نانی حەڵاڵ کەمەش بابەتێکە ڕابەری سەید برایم نووسیوێتی و بڵاو کراوەتەوە. لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا چەند بابەتێکی هونەری تێدا بڵاو کراوەتەوە دەتوانن کوردستانی نوێ بخوێنەوە و بابەتەکان ببینن. لە پاشکۆکانی کوردستانی نوێدا من دوو پاشکۆم لە بەردەستایە. پاشکۆکیان تایبەتە بە ستادیۆم چەند بابەتێکی وەرزشی ناوخۆی و جیهانی لە ستادیۆمدا بڵاو کراوەتەوە و یەکێکی تر لە پاشکۆکان تایبەتە بە دیداری یەکێتی کە باس لە ئامادەکاریەکان دەکات بۆ دیداری یەکێتی کە لە مانگی 5دا بڕیار وایە ئەنجام بدرێت. ئەمە تەواوی ماشێتە دیارەکانی کوردستانی نوێ بوو. من ئاماژەم پێدا بۆ هیوایی کە ئێوەش خوێنەری بن. گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان کاتێکی خۆش ئاسوودە بن. خواتان لەگەڵ.